سەبارەت بە هۆکاری سەرڕایەوەی کە سکاڵاکە کشاوەتەوە لە ئێستا بابەتە هیچ سکاڵایەکی تیانێەوە تا هیچ لایەنێک سکاڵای نەکردووە. هۆکارەکەی بەڕای من ینی ئەوەیە کە بەشێک لە دادوەرە بەڕێزەکان کار بە یاسای ڕۆژنامەنووسی ناکەن، چکە بێ ئەکرێت لەگەڵ ڕۆژنامەنووسانە مامەڵەی واتە کار بە یاسای ڕۆژنامەنووسی بکەن کە تێیدا کۆمەڵێک ئیجاعاتەکانی ڕۆژنامەنووسان جیاوازە، چکە مادەکە ئەو مادەی کە ئێستا دانراوە مادەی دووی بەکارهێنانی خراپبەکارهێنانی ئامێرەکانە. لە کاتێکدا من ڕۆژنامەنووسم بابەتێکی ڕخنەیە، من وتەی خۆم داوە کە تێیدا هیچ شیرێکم نەکردو، هەرچەنەوان دادوەری بەڕێزان دێشتی وت، بەڵام من ڕەتم کردەوە کە هیچ شیرێکم کردبێ. بابەتێکی ڕخنەی و مەدەنی وەکو مافێکی دەستوری کەوەی کە ئازادیەکان دیاری کراوە. بۆیە ئەم بابەتە ئەمڕۆ هەر بەو مادەیە بە کەفالەت ئازاد کراوم، بەڵام لە چۆن ڕۆژی داهاتوو لە ڕێگەی پارێزە بەڕێزەکانەوە هەوڵە دەین تاان لەو مادەیە بین بیکەین بۆی دادوەری بەڕێز بیگۆڕێ بۆ واتە مامەڵەی یاسا ڕۆژنامەنووسەکان لەگەڵ ئەو بابەتا بکات، وەکو هەر بابەتێکی تر، چکە وەکەو سکاڵانەی کە ڕابردوو لێمان کراوە.